ئازیزان خۆشەویستانم سڵاتان لەبێ لەگەڵتان بەرداوامین لە بەرنامەیەکی نوێ بۆ ئەمڕۆ باس لە جەڵدەی مێشکەکەین. هەمیشە دەزانین ڕەنگە ئەم حاڵەتە لە هەندێکمان باو بێ و ڕەنگە زانیاریمان لەسەری هەبێ ڕەنگە بیست بێتمان کەسێک تووشی جەڵدەی مێشکە بێ درەم کەسێکێک لە ئەندامەکانی خێزانەکەمان بێ کەسێکی نزیکمان بێ یاخود دراوسێکمان بێ ڕەنگە بەشێک لە نیشانەکانی ئەم کەسانە ببینین. بەڵام ئەمڕۆ هەوڵ دەدەین بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ورتر باس لە جەڵدەی مێشکەکەین بزانین ئەم حاڵەتە چییە و ئەو هۆکارانە چین ئەو فاکتەرانە چین کە کارەکەرە سەر دروستبوونی ئەم حاڵەتە. دواتر هەوڵ دەدەین باس لە نیشانەکان بکەین بزانین نیشانەکان چیە چۆنتیاندا دەردەکەوێت و گرنگی دەدەین بە باسکردن لەسەر خۆپاراستن چۆن وا بکەین ئێمە پێش ئەوەی حاڵەتەکەمان خراپتر بە بتوانین چارەسەر بکەین و ئەگەر چارەسەرمان نەکرد پزیشک چۆن چارەسەرمان بۆ دەکات. لە بەشێکی دیمانەکەمانە وەک هەمیشە پرسیارەکانی ئێوە ئاراستی پزیشکەکەینەوە هەموو ئەمانە زیاتر گفتوگۆ دەکەن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زانا عەبدوڕەحمان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار. بەڵام سەرەتا باگرافێکی دکتۆر دەبینین دواتر گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. سڵاو دەبێت کاک دکتۆر سەرەتا پێمان بڵێ جەڵدەی مێشک چییە و جۆرەکانی چین؟ سڵاو لە جەنابیشت. جەڵدەی مێشک بریتێ لە نەخۆشیێکی باو کە زیاتر تووشی کەسی بە ساڵات چوو دەبێت لەو هەموو تەمەنێک بۆی هەیە گرفتار بێ بەم نەخۆشیەوە. ئەم نەخۆشیە بریتیە لە دوو جۆر. جۆری کام بریتێ لەوەی کە بەشێک لە ئەندامەکانی مێشک لە ڕێگەی خوێنبەرێکەوە کە ئەگیرێ خوێنی بۆ ناچێت کە خوێنی بۆ ناچێت ئەو شوێنە توانای ئیشکردن و بەردەوامبوونی کاری خۆی نامێنێ بۆ هۆیشەوە کەسەکە هەست بە کێشە دەکات لە جستەیە لە شێوەی جوڵان و ئەوانە کە دوایی نەسەر نیشانەکانی یا ئەوە تا هەندێک جار ئەم کەسە خوێنبەرەکانی دەتەقێواتە تووشی خوێنبەربوونی مێشک دەبێت. واتە بە شێوەیەکی گشتی خوێنبەربوونی مێشکمانەیە لەگەڵ جیرانی خوێنبەرەکانی مێشک کە ئەبنە هۆی دروستبوونی جەڵدەی مێشکەوە کە بە شێوەیەکی گشتی جیرانی خوێنبەرەکان زۆر باوترە ئەتوان بڵێم 85 و کەسانی تووشی نەوبەی مێشک یا جەڵدەی مێشکە بن بەهۆی ئەم جۆرەیانەوەیە. بەڵێ کاک دکتۆر ئەو هۆکارانە چین کەواکەن ئەم حاڵەتە دروست بێ؟ بێگومان ئێمە بە شێوەیەکی گشتی دوو هۆکارمان هەیە. هۆکارێکمان هەیە کە دەست لێ نەدراوە واتە کەسی نەخۆش یاخود تەنانەت ئێمەش توانای ئەوەمان نیە دەستکاری پێکەین پێوتە نەن مۆدیفاین ڕسک فاکتەر بەتەن مەسەلەن تەمەنێکێکە لە هۆکارەکانی توش بوون بۆ جەڵدەی مێشک واتە ئەو کەسە چەندێک تەمەنی هەڵکشێ بۆ سەرەوە ئەوە نەخ مەترسی توشبوونی بە جەڵدەی مێشکێک ئێمە ناتوانین دەستکاریکەین. هەندێک جار ڕەگەز واتە ڕەگەزی نێرینە زیاتر توژە بێ لە جەڵدەی مێشک. هەندێک جار با بڵێن ڕەگە با بڵێن ئیثنیسیتی واتە چی پێڵن گروپێک لە مرۆڤ ئەوانی کە با بڵێن ڕەشەکان یا با بڵێن ئیسپانیک ئەمریکیەکان یا ئەندێک گروپی دیاریکراوی مرۆڤ بەهۆی هۆکاری ویراسی و جێنەتیکی لەشیانەوە زیاتر هەڵگری مەترسی توشبوون بە جەڵدەی مێشکەوە. ئەم هۆکارانەی مە ناتوانین دەستکاریکەین بەڵام بە شێوەیەکی گشتی هۆکارە دەست لێ دراوەکان یا ئەوەی ئێمە توانین تەداخولکەین و نەخۆشەکە توانانی یارمەتی خۆی با بۆی کە کۆنتترۆڵی ئەو هۆکارە مەترسیدارانە بکە بریتە بە شێوەیەکی گشتی لە بەرزە پەستانی خوێن ئەوی کە لە ناو خەڵکا باوە بەزەختی خوێن لەگەڵ بەرزبوونەوەی شەکری لەش واتە نەخۆشی دایابیتس یا خۆ شەکرە توش بەرزبوونەوەی چەوریە خراپەکانی ناو خوێن ئەو چەوریانەی کە توانای نیشتنیان هەیە لەسەر بۆریە خوێنەکان و ئەبنە هۆی گرتنیان لەگەڵیشیا مەسەلەی جگەرە کێشان و خواردنەوەی مادە کولیەکان بە ڕێژەیەکی زۆر و قەڵەوی بە تایبەتی قەڵەوی ورک ئەوەی کێسە زۆربەی خەڵک جۆرە قەڵەویەک زیاتر لە ئاستی دنیاە قەڵەویەکی باوە لەگەڵیشیا مەسەلەن نەکردنی ڕاضە و ژیانێکی سست و بێجوڵە. بەڵێ کاک دکتۆر بۆ بەشێک لە نەخۆشیەکان ڕەنگە هەندێک نیشانە هەبێت کە کەسەکە هەستی پێ بکات پێشەوەی حاڵەتەکەی تا دروست بێت. دەمەوێت بزانم هیچ نیشانێکی پێشوەختە هەیە بۆی کەسێک پێشەوەی تووشی جەڵدەی دەماغ بە هەستی پێ بکات؟ ئێمە بە دوو جۆرە توانین جوابی وەڵامە ئەم پرسیارە بینەوە. یەکەمیانەوەی کە تۆ هەڵگری ئەم هۆکارە مەترسیدارانەی مەسەن کەسێک کە شەکرەی هەیە کە زەختی بەرزە کە چەوریەکانی بەرزە کە قەڵەوە کە جگەرای کێشەیە کە ڕاضە وەرزش ناکە لە هەمان کاتە نەخۆشی دڵی هەیە تووشی گیران و توشبوون بە جەڵدەی دڵ بووە ئەمانە خۆ بە خۆ بێ بزانن کە ڕۆژێکێت ڕەنگە توش ببن بەم نەخۆشیەوە لەبەرەوە بێ زیاتر لە کەسێکی تر کە هەڵگری ئەم مەترسیانە نییە ئەگای لە خۆی بێ واتە بە دیوێکە ئێمە بوونی ئەم نەخۆشیانە لە جستەی ئێمەیە ئەتوانین بڵێن ئەلارمێکە کە تۆ ئەگال لە خۆت بێ. ئەمە یەکەم. دووهەمیان تقریبی تا 130 بۆ 150 ئەوانەی کە تووشی جەڵدەی مێشکە بن پێشوەخت تووشی جەڵدەی ڕاگوزەرە بن
واتە کەسەکە بۆی هەیە نەفسی و حاڵەتی کە بەسەری دێ لە شێوەی ئەوەی کە چاوی لە پڕا ڕەژە بێ نابینێ بۆ ماوەی چەند کاژێرە چەند خولەکێک با بڵێن هەندێک جار لایەکی لەشی ئیش ناکە هەندێک جار گێژەخوا هەندێک جار سڕبوونێک بە لە شێوە دیار ئەمانە هەمووی وای لێکە کە بەڵام سەیرەکەی پاش کەمێک چاگە بێ لە زۆربەی حاڵەتەکانە دەخولەکە خایێنێ بەڵام بۆی هەیە کەمتر لە 24 کاژێر بخایێنێ بەڵام نەخۆشەکە زۆر جارەمە بە هەند وەرناگرێ یاخود ناچێتە لای پزیشکێک کە با بڵێن هەندێک جار لە لای پزیشکەکانیش بەهۆی نەبوونی پسپۆڕی لە مەجالەکە جاریوە ئەمەش بەسەر پزی هەندێک پزیشکیشا تێپەڕێ واتە بە گشتێکی ئەم جۆرە جەڵدە ڕاگوزەرە ئەگەر بێت و پێشوەخت نەخۆشەکە بە جددی وەریگرێ بۆیە بێ مەمەکو مەسجێکیش بەبێ بۆ بینەرانی تەلەڤیزۆنەکەتان کە بوونی ئەم حاڵەتانە لە کەسێکی بە تەمەنە یاخود سەر 45 ساڵ یا سەر 40 ساڵ لە خێزانەکەیە بۆی هەیە ئەمە ئاگاداری بێ ئەمە ئەلارم بێ بۆەوەی کە بە تایبەتی لە ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژ بۆ 90 ڕۆژی دوای ڕوودانی ئەم حاڵتەشە کەسەکە زۆر مەترسیەوەی هەیە توش بێ بە جەڵدەی دائیمی واتە بە جارێک یەک لای لەشی بۆستێ یاخود لە قسەکردن بۆستێ یا چاوی نەبینێ یا یەکێک لە نیشانانەی کە پێشتر هەیە بووە واتە بەڵێ ئەوانی کە مەترسیەکانیان هەیە و ئەوانەشی کە هەندێک جار تووشێم جەڵدە ڕاگوزەرا بن ئەبێت زۆر وریابن ئاگادار بن و بە گرنگ سەیریکەن و ئیهمالی نەکەن بەڵێ کاک دکتۆر نیشانەکان چین کە کەسەکە دوای ئەوەی کە تووشە بێت یا دەرەکە بەڵێ ئێسێمە کەوتمان بەشێک لە خانەکانی مێشک خوێنی بۆ ناچێت دیارە گەرێمە سەیری مێشکی مرۆڤ بکەین مێشکی مرۆڤ وەکو خەریتەیەک وایە هەر پارچەیەک هەر ئێریایەک هەر مەسافەیەک لە مێشکی مرۆڤ هەڵگری وەزیفەیەکی دیاریکراوە تا ئیشێکی جەستەی من و تۆ بەو سپێردراوە بەشێک لە مێشکی ئەمە بەرپرسە لە بینین بەشێک لە مێشکی ئەمە بەرپرسە لە بیرەوەری یادەوەریەکانمان بەشێکی بەرپرسە لەوەی قسە بکەین ئێمە چۆن قسە بکەین چۆن لە قسە تێبگەین چۆن لە هەمان کاتە قسە دروست بکەین بەشێکی بەرپرسە لە جوڵەی پەلەکان جوڵەی دەستی ڕاست دەستی چەپ دەستی قاچی ڕاست قاچی چەپ هەندێک لە بەشەکانی مێشکی ئێمە بەرپرسە لە وەرگرتنی ئەو هەستانەی کە بۆ من و تۆیە لەوەی لە چواردەورمانە ئەو هەستانە لە مێشکی ئێمە جاریشکە لێگەدرێتەوە ئەکرێ بەمانە لە مێشکی من و تۆیە ئەمانە وەزیفەکانی مێشکی مرۆڤن هەر پارچەیەک لەم پارچانەی مێشکی ئینسان تووشی جەڵدە بێ بەم شێوەیە ڕەنگایەتەوە لە لەشی مرۆڤەکە واتە یا ئەوە تا لە قسەکردنەکەوێ یا ئەوە تا گیانی لە ئیژەکەوێ لایەکی و دەمی خوارە بێ لەگەڵیا یا ئەوە تا مەسەلەن سڕبوونێکی تەواو مردنێک یاخود بێهەستێک لە لایەکی لە پەلەکانیا ڕۆیە یا گێژبوونی بۆ یا چاویشتەکا بە دوان یعنی ئەو وەزیفە ئاسایانی مێشکی من و تۆ ڕۆژانە بە شێوەیەکی ئاساییەکە بۆی هەیە تووشی گرفت بێ و هەموو ئەم ئیشانە لە ڕێگای مێشکەوەی عازی بۆ درێ بۆیە کە مێشک تووشی کێشاوێ بەشێک لەو شێوانە پێوەی دیارە و هەندێک جار جەڵدەکەنەوە بکە بە ئەندازەیە قورسە یاخو لە شوێنێکی بەشی هۆشمەندی ئینسانەیە ئەوەی کە بەرپرسە لە هۆش و بیری من و تۆ سێرەکەی کەسەکەکەوێتە غەیب بووبەوە و توانای تەنانەت چاوکردنەوەشی نامێت بەڵێ زۆر باشە کاک دکتۆر دەبێت بزانم کاتێک کەسێک تووشی جەڵدا بێت تا چەند کاتژمێر مەجای ئەوەی تیا کام کەسە چاک بێتەوە چارەسەری بۆ بکرێت بێگومان گرنگترین نقطە لە چارەسەرکردنی و لە تێگەیشتن و لە بڵاوکردنەوەی وەشیاری بۆ مرۆڤی ئەمە بریتە لەوەی کە کات گرنگترین عنسوورە لە چارەسەرکردنی جەڵدەی مێشکە لە وڵاتانە بۆ ئەوەی کە تەوعیەی خەڵککەن و شیاری بن بە خەڵک شتێکیان ناوناوە پێڵێن فاست ئێفەکەی بریتە لە فەیس واتە خواردبوونی بەشێکی چەدەم و چاو ئەیەکە لە ئارمەوە یعنی پەلێکت هەستت کرد پەلێکت سستەیە هەستی تیانە مەسەلەن ئێسەکە فاست ئێسەکە سپیچ هەستت کرد کەسەکە قسە تێناگە یا لە قسەکردنە خەڵەتەکە یا ناتوانێت قسە بکە بە شێوکی باش تیەکەی ئەخیر بریتە لە تایم یعنی کاتی ڕوودانی زۆر بە کتوپڕ ڕۆەیە و لە هەمان کاتشا چارەسەرەکە بێت زۆر کتوپڕ بێ واتە ئەو نەخۆشە ئەبێ کەمتر لە نیو سەعات ئێمە گەیشتوێتە لای ئێمە چارەسەری بۆ بکەین واتە بە توشبوون و بە ڕێگە و بەگەیشتنە لای ئێمەوە نابێت بە هیچ جۆرێ بە چارەسەر وەرگرتنەکەشەوە نابێت لە 4 ساعات تێپەڕ بکە واتە ئەوەڵ 3 بۆ 4 ساعات یەکەم بریتە لە گرنگترین وەختی چارەسەرکردنی جەڵدەی مێشک کە ئێمە توانین دەرزیەک بکەین یاخود تەداخلی قەستەری بکەین بۆ ئەوەی کە ئەو کڵۆتەی کە خوێنبەرەکەی گرتووە دەریبێنی ئەمانە ئەکرێ بێگومان طبعاً بێگومان هەموم چارەسەریانە لە کوردستانە نییە ئێستا بە تایبەتی تەداخلە قەستەرێکە بەڵام دەرمانەکە هەیە توانی بۆ نەخۆشی بکەی لە سنتەرێکی باشە و چاودێری نەخۆشەکە بکەیت لەبەرەوە گرنگترین شت عنسوری تایمە چکە گەر لە دوای 4 ساعات و نیو ها ئێمە پێڵین ئاوتۆفیندۆ یعنی تر
ئەو هینە داخین ناتوانین ئەو دەرمانە بکەین تەنیا چارەسەری کەسەکە ئەکەین لە ڕێگەی پێدانی هەندێک دەرمانەوە بۆ ئەوەی کە بێڵین کاریگەری جەڵدەکە کەمکەینەوە یەکەم دوهۆی نێڵین کێشەی تری توش بێ بەهۆی جەڵدەکە وەکو ئیلتیهابی سنگ و وەکو توشبوونی تەخەثور لە پەلەکانیا و کۆمەڵێک گرفتەکە بەهۆی جەڵدەی مێشکەوە تووشێ بێ کە نیسبەتی مردن و پەککەوتەی لە نەخۆشەکە تا ئاستێکی باشە توانین کەم بکەینەوە بەهۆی ئەوە بەڵام ناتوانین بە یەکجاری جێ ڕێگە لە جەڵدەکە بگرین و زائیدەن لە دوجارە مەسەلەی ریهابڵتەیشن و عیلاوی کە پێڵن عیلا چارەسەری سروشتی ئەمانە بۆ نەخۆشەکە بۆی بتوانین نەخۆشەکە لە کەمترین پەککەوتە یا بهێڵینەوە. بەڵێ کاک دکتۆر لەبەری بابەتەکە حاڵەتەکە هەندێک جار باوەڕنەوە هاوڵاتیانە کۆمەڵێک ڕابۆچین و جیاواز لەسرم نەخۆشە دروست دەبێت هەندێک دەڵێن ئەوانەی کە گەنجن بەرگەم حاڵەتە ناگرن بەڵام بۆ پیرەکان بۆ کەسانی کە تەمەنیان لەسەرەوەی لەوانێ ئاسایی بێ ئەمە تا چەند لە ڕووی زانستیەوە ڕاستە؟ لە ڕووی زانستیەوە ئەمە ڕەنگە تا ئاستێک بۆ کەسانە ڕاست بێ کە مەسەلەن جڵدەی دڵیانەیە بەهۆی دروستبوونی کۆلاترال یاخود بەهۆی دروستبوونی هەندێک دەماری تازەوە بەهۆی عمرەوە کە دروست دەبێت لە ناوپۆش و دیوارەکانی دڵە بۆ مێشک ئەمە زۆروانیە چونکە بێگومانی ئمە پێویستمان بە جستێکی پتەو هەیە بۆی بەرگی جڵدەی مێشک بگرێمە لە گەنج زیاترە پێویستمان بەوە هەیە کە هۆکارە مەترسیدارەکان کەمتر بنیای تۆ بیرێ نەچێت کەسێک کە هەشتا ساڵە تۆشی جەڵدەی مێشکە بێ بە تەنیا و گرفتەی نییە کۆمەڵە گرفتی تری هەیە وەکو دڵ و وەکو هەناسە وەکو ئەمانە کە ئەما بێتە گرفتی سەربار و وامان لێکە نەخۆشەکە بە ئاستەم بتوانین دەرباسکەین ئەمانە لە گەنجا کەمترە واتە چاکبوونەوەی جەڵدەی مێشک لە گەنجا بە بێچەوانەی بە تەمەنەکانەوە لە گەنجا باشتر. بەڵێ کاک دکتۆر وەکو پێشتر باسیکرە و کۆمەڵە نیشانە لە کەسی توش وا ڕەنگە دەرکەوێت سڕبوونی دەست و ئەمانە بۆ نمونە کەسێکم نیشانانەی هەبووە گومانی ئەوەی کرد کە ڕەنگە تووشی جەڵدەی مێشک بێ کاتێتە نەخۆشخانەکانی خودە چێتە سنتەرە فرێگوزاری خێراکان چ جۆرە پشکنینێکی بۆ ئەکرێم کەسە بێگومان یەکەم پشکنین کە ئەبێ ئەمە بۆ کەسانەی بکەین کە مەترسی جەڵدەی مێشکیان لەکەین بریتە لە کردنی سیتی سکان واتە تیشکی مێشک بۆ ئەوەی جای بکەین و بزانین ئەم کەسە تووشی خوێنبەربوون بۆ یا تووشی بۆری ژیران بووە چکە چارەسەری ئەم دوانە لە 100 فەرقی هەیە و جیاوازە و ئابێ پرۆتۆکۆڵی جیاواز بۆ چارەسەرکردنی هەردووکیان بەکاربێنین لەبەرەوە یەکەم چارەسەر یەکەم تیشکەی کەین بریتە لە تیشکی سیتی سکان کە دوای ئەوە ئەگەر بمانوێ ورتر و بە تەفاسیلتر لە کێشەکە تێبگەین ئەتوانین تیشکی MRI بەکاربێنین کە ئەوە زۆر پێشکەوتوترە و ئەتوانێ وردەکاری زیاتری مێشکی کەسەکە و گرفتەکانیمان پێ بڵێ یەک نقطەمێ لێرە باسکەمەوەی زۆر جارە و سیتسکانی مێ بۆ نەخۆشیەکەین لە ماوەی ڕۆژی یەکەم و دووەم و تەنانەت سێ ڕۆژی یەکەمیشە بۆی هەیە لەوانەی کە خوێن گیرانیان هەیە با بزانانی بۆری گیرانیان هەیە ئەواتە توشبوون بە جەڵدەی مێشک بۆی گیرانی خوێنبەرەوە لەوانەیە سیتسکانەکان نۆرمەڵ بێ زۆر جار نەخۆشەکان ئەمە ئەکەنە بیانەوەنها عشاکە عیبی نییە نازانم چی بەڵام ئەمە حاڵەتێکی تەکنیکی فسیۆلۆجی حاڵەتەکەیە کە لە سیتسکانە دەرناکەوێت ئەگینات دوای چەند ڕۆژە بۆی بکە سەیرەکەی جەڵدەکە بە ڕوونی لە مێشکی کەسەکە دەرەکەوێت و ئەمە ئەو گرفتەیە کە زۆر جار ڕەنگە تووشی مناقەشە و بەدحاڵی بوون ببێن لە ناو خەڵکە لەبەرەوە زۆر جار سیتیسکان ڕەنگە لە بیدایەتە بۆ بخوێنبەربوون 100% حساسە و پێمان ناڵێ بەڵام بۆ بۆری گیران پێمان ناڵێ. بەڵێ کاک دکتۆر چارەسەر کتۆپڕەکان چین کە بۆ نەخۆشەکانەکرن وەکو پێم وتی ئێمە یەکەم شت کە نەخۆشەکەیەتە لای ئێمە کاتەکەی دەستنیشانەکەین ئەگەر لە 3 ساعات و نیو کەمتر بێ و جۆری خوێن جیران بێ واتە بۆری جیران بێ ئەتوانین لە ڕێگەی کردنی دەرمانێکی تایبەتیەوە کە پێوتی ئەکتیلیس ئەو کلۆ خوێنە بتوێنینەوە بتوانین نەخۆشەکە دەرباسکەین بە نیسبەتێک تەبعانەوەش هەموو نەخۆشەکانە هەندێکیان تووشی گرفتە بن لە دوای دەرزی و تووشی خوێنبەربوونە بن لەبەرەوە ئەوە چارەسەری ئەوڵێکانە ئەگەر لە دەرەوەی ئەم یاخود تەداخلی قەستەریەک و پێم وتی کێسە لێرە ناکرێ خۆشبەختانە ئینشەڵا بە تەماین ئەوەش بخێنە سەر پێی خۆی لە ئایندەیە لەبەرەوە ئەو چارەسەریانەکە ئیکەین زیاتر بە سێ ئاستا یەکەمیان کەمکردنەوەی کاریگەری جەڵدەکەیە کەمکردنەوەی هەڵاوسانی دەوری جەڵدەکەی کە ئەمە گرفتی گەورەمان بۆ دروستەکە زۆر جار نەخۆشیێتە لای ئێمە لە ڕۆژی یەکەما وەزعی باشە لە ڕۆژی دووەم و سێم خراپترە بێت ئەم حاڵەتێکی فسیۆلۆجی زۆر ئاساییە چونکە ئەو شوێن جەڵدەیە ئەبێ بە ئاوسان کاگاتە ئاوسان کاریگەری لەسەر چواردەورەکەی دانێت چکە مێشکی ئینسان خۆ دەزانی بە قەفەزێکی ڕق دەورە دراوە کە کاسەی سەر و توانای جوڵی نییە لەبەرەوە کە ئاوسانی لە ناو مێشکێم کە سای ڕۆیە بێگومان بۆ ناوە ڕۆیە کە بۆ ناوە ڕۆیە کێشە بۆ خەلایە
باشەکانیش دروستەکە لەبەرەوە سیرەکەین لە ڕۆژی دوم و سێمە نەخۆشەکە خراپترە لەبەرەوە تا هەفتەی یەکەم ئێمە چاوەڕین ئەو نەخۆشە بەرەو خراپی بڕۆ لەبەرەوە زۆر جار لەمە شەبەت حاڵی بوون هەیە نەخۆشەکاڵە بەپێی خۆمێنان بەڵام زۆر خراپتر بوو لە خەستەخانە زۆر جارە ئەبێ بە لۆمە بۆ ئێمە بەڵامەوە پەیوەندی بە دکتۆر و شێوازی چارەسەرەوە نییە بە قەدەوەی سروشتی جەڵدەی مێشک وایە کە لە ڕۆژی دوم و سێمە هەڵاوسانی خانەکان ڕۆیە کە و هەڵاوسانە زۆر جارە بێتە مەترسیە سەر ژیانی نەخۆشەکەش لەبەرەوە دوایەوە دەسەکەین بە چارەسەری ئەم نەخۆشیانە لەگەڵ پێدانی حەبی خوێن ڕوونکردنەوە کە لەناو خەڵکەوە باوەکو ئەسپرین و ئەمانە لەگەڵ حەبی چەوری لەگەڵ نەهێشتنی ڕوودانی ئەو کاریگەری لاوەکیانە بەهۆی جەڵدەوە ڕۆیە وەکو ئیلتیهابی سنگ و نەوبەی دڵ و تەخەفوری قاچەکانی کە ئەمانە هەمووی مەترسیدارن بۆ هەیە کەسەکە بەهۆی ئەمانەوە جان بسپێرێ لەبەرەوە چارەسەریەکان ئەمانن تا هەفتەیەک نەخۆشەکە جێگیرەکەین لە هەموو ڕوویەکەوە ئەو کاتە نەخۆشەکە هەڵەگرین بۆی کە چارەسەری ئەینێ بۆ ماڵەوە و زائیدەن حازریەکەین بۆ ڕاهێنانی سروشتی بەڵێ کاک دکتۆر بە ئەو پرسیارە بکەین کە ڕەنگە نەخۆش یاخود کە سوکاری نەخۆش زۆر گرنگ بە بەلایەنە وەڵامەکەی وەربگرن ئەوش ئەوەیە کاتێک کەسێک تووشی جەڵدە دەبێت دوای چارەسەر ئەگەری هەیە ئەم کەسە لە 100% بگەڕێتەوە باری ئاسایی خۆی وکو کەسێکی ئاسایی ژیان بکات بێگومانە ماکەوێتە سەر دوو هۆکار یەکەمیان زوو بە زوو فریاکەوتنی ئەم نەخۆشە و چارەسەرکردنی دووهەمیان ئەکەوێتە سەر حەجمی گەورەی و بچووکی جەڵدەکەی بێگومان لە سەرو هەردوو ئەماشەوە بریتە لەوەی کە سوکاری نەخۆشەکە چۆن گرنگیەکی تایبەت بە ڕێهێنانی سروشتیان کە ئەمە لە لای ئێمە ئیهمال کراوە ڕاستی زۆربەی نەخۆشەکانێت لایەوە دکتۆر مانگێکە ڕێازەی پێکەین وازانێ کە مانگی ڕێازەی پێکردێتە تاڵ بۆ زانیاریت لە بیدایە تا پیانوا بوو تا ساڵێک ئێمە ئەبێ وەرزش و ڕێازە لەو پێبین لەو کەسانی کە جەڵدەی مێشکیانە بەڵام ێستا بەپی تازەترین زانیاریڵە تا ئەو ڕۆژەی لە ژیانە هەیە و کەسانی لە ڕاهێنانی سروشتی و ڕێازە بەردەوام بن چکە یەکەم بۆ چاکبوونەوە ئەو کەسە دووهەم بۆ ئەوەی کە ئەگەر تا حدێکیش چاکبوون هێڵی خراپتر بێتەوە چکە گەر کەسێ جەڵدەی مێشکێ بێ لە 160 چاک بێتەوە 70 چاک بێتەوە بۆ ئەوەی ئەو 160 بە ئیدامە پێبین و بە بەردەوامی بهێڵی نەبێ بە ڕێهێنانی سروشتی بەردەوام بێ چکە گەر ماوەیە ڕادگرت نەخۆشەکە جارێکێتەوە دوا و خراپە بێ لەبەرەوە ئەکەوێتە سەر ئەمانە تۆ چەند چارەسەری خێرات کردووە چەند هۆکارەمە سرسیدارانە دیستیعاب کردو و نەخۆشەکەیتر لەمە و لاحتیمان بەخۆیە چەند ڕاهێنانێکی سروشتی گرنگ کە بەداخەوە کە منەما بێ مەسجێک بێ بۆ لایانی پەیوەندیداریش مرکزی و سنتەر و ناوەندی ڕاهێنانی سروشتی لە وڵاتی ئێمە لە ئاستێکی زۆر لاوازوو و ناپێویستە باڵێ کاک دکتۆر ئەو کەسانی کە چارەسەریان بۆ دەکرێت ماوەی چەندێک دەبێت چارەسەرەکەیان دوای ئەوە دەتوانن سوود لەم چارەسەر وەربگرن دەبێت تا چەندێک چارەسەر وەربگرن وەکو پێم وتی چارەسەری کتوپڕ تا ئەو کاتێ نەخۆشەکە جێگیرە بێ و هیچ کێشەیەکی نامێنێ تەنیا ئامێنێتەوە سەر و لا بگو بۆ نمونە با نمونەیەک بینینەوە من لە خەستەخانەم نەخۆشێکم بۆ ئێڵە لای ڕاستمیش ناکە لە ئیژەکەوێت پاژەوەی چارەسەری وەرەگرێت پاژەوەی هەموو شتێک تەمانم لا ڕاستەکە لە ئیش کەوتو یەکسەر ناکەوێتەوەیش دەرمان ئێمەین ئەم شتانە بە نەخۆشەکاڵین پاش پشکنین و هەموو شتێک ئەڵین ئەمە هۆکاری مەترسیدارەکانتە بۆ توشبوون بە جەڵدەی مێشک بۆ نمونە نەخۆشەکەت زەختی هەیە لەگەڵ شەکرەی هەیە ئەم دووشتە چارەسەری بۆ ئەوکەین و ڕێنمایی پێویست بۆ کۆنتترۆلکردنی ئەم دوانە کە بێ نەخۆشەکە بیکە زائیدەن هەندێک دەرمان هەیە کە یێنێ بۆ ئەوەی کە نێڵین جارێککە جەڵدەی مێشک ڕووباتەوە وەکو ئەسپرین وەکو حەبی پلاڤێکس کە زۆر کەس ڕەنگە زانیاری هەبێ لەسەری لەگەڵ حەبی چەوریەکان لەگەڵ کۆنتترۆلکردنی هۆکارە مەسەلەن پێڵین نابێت قەڵەوبی ئەبێ ڕاضە بکەیت دوورکەویتەوە لە جگەرەی کێشان مەسەلەن دوورکەویتەوە لەو شتانە ئەمانە هەموو زانیاریانن کامێ بە نەخۆشەکەمان بەتە شێوازی خواردن و خۆراک خواردن ئەمانی هەموو بە نەخۆشەکاڵین و ئەو حەبانەشی بۆ ئەنووسین و ئەیەنە دەسی و زائیدەن تەسلیمی سنتەرێکی وەکو پێم وتی چارەسەری سروشتیەکەین و ئەبێ بەردەوام بێ لەسەر ئەمە و بێگومان خۆشبەختانە 70% جەڵدەی مێشک لەیانەیە کە دەنسبەتێکی زۆر گەورەیە ئەبنە کەسی ئیندیپندنت واتە اعتیماد با بڵێن پابەند نابن بە کەسی کە سوکاریانەوە بۆ ئەوەی کە بیان هێنێ و بیان بەواتە ڕەنگە کەسەکە نەبێتەوە بە کەسێکی ئاسایی بەزەتوانێت کار و چالاکی ڕۆژانەی خۆی بە خوددەسی خۆی بیکە خۆی پشوە خۆی بگۆڕێ نان بخوا بچێتە دەرەوە بێ بڕوا کە ئەمە ئینجازێکی گەورەیە تۆ بێنە پێشای خۆت نەخۆشێک 24 کاژێر پاکیکەیتەوە 24 کاژێر نانی بیتێ 24 کاژێر ئەم دیوادی بکەی لەوەی کە کەسێکە مەسەلەن بتوانیم شتانە خۆی بیکە بەڵێ کاک دکتۆر کاتێک کەسێک جەڵدە لێ ئاێت چەندێک ئەگەری هەیە ئەم جەڵدەی جارێکی تر دووبارە بێتەوە بێگومان دیسانۆچینەوە سەر تەفاسیلەکە کەسەکە زەختی هەیە شەکرەی هەیە قەڵەوە جگەرە کێشە باشە
دوای 4 مانگێ تۆ جەڵدەیەک کلەیە و کلەیە پرسی شەکرەکەی هەر بەرزە زەختەکەی بەرزە حەبەکانی نەخواردووە چکەری لاواز لێنێنەوە قەڵەوێکی هەرماوە ئەی بێگومان ئەم کەسە جاری یەکەم تووشی جەڵدە بوو بۆ جاری دوم توش نەبێت ئەو چارەسەریانی کێمە پێیان ئەڵێن بە هەموو یەگەر بە لە 170 مەترسی توشبوون بە جەڵدەی ئایندە کەمەکاتەوە کەمەش نیسبەتێکی زۆر گەورەیە خۆ دەزانین لە زانستە 170 زۆر زۆرە لەبەرەوە بەس ناتوانین ئێمە 100% وا لە نەخۆشیەکەین تووشی جەڵدە نەبێت وەکو پێم وتی بەڵام مەڵتی فاکتەریەڵەوە تا فرەهۆکارە ئەبێ هۆکارە مەترسیدارەکانی چارەسەر کە ئەبێ ڕاضە برەو پێبە ئەبێ وازە جگەرە کێشان بێنێ ئەبێ ئیلتیزامی تەواوەتیش بە خواردنی حەبەکانی بکە بێگومان تا ئەندازێکی زۆر کەسەکە دوورەکەوێتەوە لە توش بوون بە جەڵدەی ئایندە بەڵێ زۆر باشە کاگدۆر هاوکاران ڕاپرسێکیان بۆ ئامادە کردوین دەچین بینەری ئەو ڕاپرسە دەبین کۆمەڵک پرسیارمان لە هاوڵاتیان کردو دەربارەی جەڵدەی مێشک دەربارەی هۆکارەکان بزانین تا چەندێک هاوڵاتیان هۆشیارن لەوەی چ جۆرە خواردنێک دەبێ بخۆن بۆی دوور بن لەم جۆرە نەخۆشیانە بینەری وەڵامەکان دەبین و دواتر گفتوگەکانمان بەردەوام دەبین. تا چەند زانیاری هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ وڵات زانیاریم بە پێویستەیە بەڵام لەو بڕوایم کە لەم ڕۆژگارەیە چەندین هۆکار هەیە بۆ جەڵدەی مێشک زۆر جار هەیە لە ڕێگای بیرکردنەوەی ئینسانەکانەوەیە زۆر جارێ لە ڕێگای خواردنەوەیە زۆر جارەیە لە ڕێگای شتی تەندروستیمان کەم وەکو ژینگەمان باش نییە زۆر شت هەیە هۆکارن بۆ جەڵدەی مێشک. ئەو خۆراکانی کە ئایان خۆی کامانن ئەبنە هۆی ڕێگری لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ وەڵا شت زۆرە بەڵام تر ئەوانەی کە پێویستەکەن سەڵتەوات و شت زۆر باشە و سیر و بابەتەکانی زۆر باشە من خۆم لەبەر هۆکاری شەکەم ناتوانم بەڵام زۆر جارێ ڕۆژانی جومعە چوون کە لە ماڵەمیان کاتمەیە زۆر جار حەجەکەم سیر خۆم بەکاری شێنم زۆر باشە و لە ڕوو تەندروستی و زۆر ئیسفادەی هەیە من خۆم ئیسفادەم لێ کردووە زۆر. پێ وایە قەڵەوی هۆکارێک بێ بۆ توشبوون بە جەڵدەی مێشک؟ تەمانەویش هۆکارە بەڵێ هۆکارە تەندروستیش ئەگەر کەسێک بتوانێت قەڵەو بێت چالاک نەبێت وەرزش نەکات ئەتوانم بڵم 100% هۆکارە بەڵام زۆر کەسیش هەیە قەڵەوە بەڵام لەگەڵ ئەتوانێت وەرزشیان شتێ بکەوە باشترە. هیچ زانیاریەکەت هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ زانیارێکی کەم هەیە ئەوەی من بزانم کە دەمارەکانیان خوێن کڵۆتە بەتیایان دەمارەکانە تەقێن و زیاتر هۆکارەکەی خواردنێکە کە زیانی هەبێت وەکو چەوریەکان ئەمە چەوری زیان بەخش و سوود بەخشیشمانەیە زیاتر زیان بەخشەکان ئەوەی کە پێویستە بخورێت سەوزە و میوە بە شێوەیەکی زۆر و زیاتر و کەسانی کە گۆشت ئەخۆن پێویستەکە زیاتر سەوزە ینی سەوزە بخۆن بۆی تاویزی ئەو زیانە باتەوە. هیچ زانیاریەکەت هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ وەڵڵاهی جەڵدەی مێشک ئەوەی کە زانیاریم هەبێ ئەبێ خۆ بپارێزی شتە چەوریەکان نەخۆی لە ئێوارانە بە تایبەتی و ئیتر ئەو شتانی کە پرۆتینی زۆرتایە کە ئینسان چۆتە منەوە کەمتر بەکاری بێنێ باشە ئیتر ئەوانەی لێزانم. ئەو خۆراکانە چین کە ئایان خۆیت و پێت وایە ڕێگری ئەکەن لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ وەڵی من زیاتر بۆ خۆم تەرکیز دەکەمە سەر میوە و سەوزە و گژوجیای چێوی زیاتر حەزم لێ بەکاریم لەگەر شۆربا کوردەواریەکانە هەرەوەڵا. پێ وایە هۆکاری قەڵەوی هۆکارێک بۆ توشبوون بە جەڵدەی مێشک؟ 100% پێم وایە قەڵەوی کاریگەری زۆر نەگەتیفە بێ لەسەر ئەوە خراپە. تا چەند گرنگی بە ئەنجامدانی پشکنینی چۆریەکانی خوێن کە ڕەنگە بەرزبوونەوەی هۆکارێک بە توشبوون بە جەڵدەی مێشک؟ وەڵی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەموو 6 مانگێ هەموو 7 مانگێ 8 مانگێ فەحسێکەکەم فاسی گشتیەکەم و فاسی تایبەتیژەکەم. هیچ زانیاریەکەت هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ نەخێر نیمە نەوەڵە هیچ زانیارێکم لەسەری نییە. ئەو خۆراکانە چین کە ئایان خۆی پێت وایە ڕێگرە لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ وەکو سەوزەکان باشن میوەکان بەعام هەمیان باشن چەرەسات باشە وەزیان بەخشەکانیش چەوری حیوان و شتانە وەکو بیسبێتمان خراپە گۆشتی حیوان خراپەوانە. پێت وایە قەڵەوی هۆکارێک بێ بۆ توشبوون بە جەڵدەی مێشک؟ پێم وایە بەڵێ زۆریش قەڵەوی هەر بنەک بۆ جەڵدەی مێشک بۆ چەندین نەخۆشی تریش هۆکارە. ئەو خۆراکانە چین کە پێت وایە ڕێگرن لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ ڕێگر بن ئەگەر چەوری کەم بخورێ سوێری کەم بخورێ قەڵەوی نەمێنێت ئەوە ڕێگرە بێت. هیچ زانیاریەکەت هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ کەمێک خۆم لە بواری تەندروستیاییشەکەم جەڵدەی مێشک تەبەن هۆکاری زۆرە جاری وا هەیە ویراسی تەئسیری هەیە خواردنەکان تەئسیری هەیە ڕۆشنبیری خێزانی تەئسیری هەیە لەسەر جۆری خواردنەکان و هەروەها هۆکاری فسیۆلۆجی و
بنیاتی لەشی مرۆڤەکەیش خۆش ئەسیری هەیە جەڵتەی مێشک هۆکاری زۆرە یەکێک لەوانە مەسەرەن لەوانەیە نەزیفێک لەناو مێشکا دروست بێ یان کڵۆبوونێک لەناو بەشێک لە مێشکا دروست بێ یان خوێنی کیفایەت بەهۆی شادەمارەکانی ملەوە نەگاتە مێشک ئەمە بەشێکی مێشک خوێنی بۆ ناچێ و جەڵتەی مێشک دروست دەکات. تا چەند گرنگی بۆ خۆراکانی کە ڕێگرە لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ وەڵی خۆراکەکان و خۆراکانی کە تەئسیری هەیە جەڵتەی مێشک چەوریەکان تەئسیرەکە زیاتر ئەکات بۆی کە ڕێژەی کۆلێسترۆل بەرزەکاتەوە و خەسی خوێن زیاد دەکات و احتیمالی کڵۆتبوون لە خوێنە زیاتر ئەکات. طبعا کەمی ڕاضەکردن هۆکارێکی ترە نظامی خۆراک هۆکارێکی ترە گرنگی نەدان بۆ خۆراکانی کە چەوری سوودبەخشیانتیایە هۆکارێکی ترە. پێت وایە قەڵەوی هۆکارێک بێت بۆ توشبوون بە جەڵدەی مێشک؟ بێگومان هۆکارێکە و چونکە جەڵتەی مێشک یەکێکە لە دەرەنجامەکانی نەخۆشیەکانی سوڕی خوێن. تا چەند گرنگی ئەی بە ئەنجامدانی پشکنینی چەوری خوێن کە ڕەنگە بەرزبوونەوەی گرفت دروستکات و بێتە هۆی جاڵدا؟ ساڵانە ئەو پشکنینانە ئەەکەم. کەمێک زانیاریم هەیە بەڵێ زۆرنا. ئەو خۆراکانە چین کە پێت وایە ڕێگری ئەکەن لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ ڕێگری ئەەکەن لە توشبوون بە جەڵدەی مێشک خۆی عادەتەن هەتا سەوزە و میوە بخۆیت و خواردنی سووک بڵێن ژەمە سووکەکان بخۆیت بە تایبەتی لە ئێواران ژەمی سووک بخۆیت خواردنێک نەخۆی زۆر چەور بێت بەڕای من ئەوانە دەبنە ڕێگر لە توشبوون بە جەڵدەی مێشک. پێت وایە قەڵەوی هۆکارێک بێت بۆ توشبوون بە جەڵدا؟ بێگومان هۆکاری سەرەکیە بۆ توشبوون بە جەڵدا و لەلایەکی تر قەلەقی خەفەت بە ئەو ژینگەی و ئەو بارودۆخی کە ئەو کەسەتیە ئەژی هۆکارە بۆ جەڵدەی مێشک بۆ جەڵدەی دڵ بەعنی قەڵەوی و ئەو ژینگەیی کە تێدا ئەژی مرۆڤ دوو هۆکاری سەرەکین بۆ جەڵدەی مێشک. جەڵدەی دڵ وەکو خۆتەزانی نابێت چاوری بخۆیت نابێت شیرنی بخۆیت ئەبێ پارێزگاری لە خۆت بکەیت وەکو خۆت پزیکی خۆت بیت. ئەو خۆراکانە چین کە پێت وایە ڕێگری ئەکەن لە توشبوون بە جەڵدەی مێشک؟ وەڵی چاوریە شیرنیە بە خۆشکی خۆم بڵێم ئیتر ئەبێ خۆت پارێزگاری لە خۆت بکەیت. دایکم جەڵدەی داوە شیرنیان لێمان نەکردووە چاوریان لێمان نەکردووە برنجیان لێمان نەکردووە ئەو شتانە گشتی لێمان نەکردووە چکۆم دای خۆم بینیوە بۆیە پارێزگاری لە خۆمەکەم. پێت وایە قەڵەوی هۆکارێک بێت بۆ توشبوون بە جەڵدەی مێشک؟ بەڵێ بێگومان 100% هەروەڵا بێت وەرزش بکەیت شت بکەیت ئەو شتانی تایە. ئەو خۆراکانە چین کە پێت وایە ڕێگر ئەبن لە توشبوون بە جەڵدەی مێشک و ڕۆژانە بیان خۆیت؟ ڕاستەکەی وەکو بیستومەکە لەو بڵاوکراوانی بڵاوکراوەتەوە پێم وایە سەوزەکان سەوزە بەعام بە هەموو جۆرەکانیەوە و میوە و ئەو شتانە خوێنە ڕوونەکاتەوە دوو دەکاتەوە لەو کێشانە وەکوی بیست بێت. ئەی ساڵانە چەند جار پشکنینی خوێن ئەنجامە دەی چەوری خوێن کە ڕەنگە بەرزبوونەوەی چەوریەکانی خوێن بێتە هۆی توشبوون بە جەڵدا؟ لە ڕاستیە من خۆم شخصیان کەسێکی هەمالم لەو بوارە ڕاستەکەی هیچ کاتێک نایکەم بەڵام پێویستە ئینسان هەموو کاتێ ینی بەنامەی خۆی هەبێ بۆ 6 مانگ جارێک بە دیان ساڵی جارێک بێ پێویستە هەموو کەسێکی و فاسانە بکە بەس ڕاستەکەی من کەسێکی تۆزە هەمالم لەوە نەم کردو داس. ئەی ئەو خۆراکانە چین کە گرنگیان پێی زیاتر گرنگی بە سەوزە و میوە یاخود خۆراک گۆشتیەکان و چەوری زیان بەخشەکان؟ ڕاستەکەی من تۆزە وەرزشەکەم بە بۆنێ ئەوە زیاتر گوێ نایەم هیچ جۆرە خواردنێک ینی هەموو جۆرە خواردنێک تاقیەکەمەوە ینی ئەو نەبێت تەرکیز بکەمە سەر سەوزە و میوەشتەوە بەڵام ئەگەر تەمەنم بچێتە 30 ساڵ بەرەوسەرەوە احتیمالی هەیە و کاتە بیری لێ بکەمەوە شێزێکتر. تا چەند زانیاری هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ زانیارێکی زۆر کەمم هەیە وانەوەی کە ئەو دەمارانەی خوێن لە مێشکە ئەتەقێ ئیتر ئایا ڕێگرێکی لێ ئەکرێ یان هۆکارێکی کەیە ئیتر ئایا خواردن بێت یان هۆکاری بڵێ زەختی ڕۆژانە بێ؟ ئەو خۆراکانەی کە پێ دوای ڕێگری ئەکەن لە توشبوون بە جەڵدا تا چەند گرنگیان پێ ئەدەی؟ خۆراکەکانی کە زۆر بە گشتی ئێستا باس ئەکرێت کە باش بێ خۆراکە سەوزەیەکانە بەس بە گرنگەوەی سەوزەکەش بە شێوەیەکی تەندروست گەشەکرا بێ. تا چەند زانیاریت هەیە لەسەر جەڵدەی مێشک؟ وەڵا تا ڕادەیەکی باش بە پێی معلوماتی خۆمەوەی کە لە جامعە بۆ نمونە معلوماتم وەرگرتووە تا ئەو ڕادەیە ئەزانم معلوماتێکی تا ڕادەیەکی باش هەمە. بەڵێ پێ دوایە ئەو خۆراکانە چین کە ڕۆژانە ئەیان خۆی ڕێگرن لە توشبوون بە جەڵدەی مێشک؟
پێم وابێ زیاتر خواردنی ڕووەکی باشە بۆ مرۆڤەکانم بەڵام خواردنی بۆ نمونە گۆشت و بە تایبەتی گۆشتی سوور لەبەرەوەی چوریتیە کە ئەم چوریە لە پلەی گەرمی لەشی ئینسانە ناتوێتەوانێت ئەبێتە هۆی کۆبوونەوەی ئەو چوریە خواردنی زۆری گۆشتیش یعنی تەئسیرێکی زۆری ئەبێت لەسەر جەڵدەی مێشک ئەبێتە هۆی هەروەکوتم ئەو چوریە ناتوانێت لە پلەی گەرمی لەشی ئینسانە بتوێتەوانێ بەڵام لە حاڵەتێکە ئەگەر کەسەکە ڕاضەیەکی باش بکە یان سەوزەی زیاتر بخوات زیاتر گرنگی بێ بە سیحەتی خۆی فەحس بکات ساڵانە مانگانە فەحسی خوێنی خۆی بکە بزانە چوری چۆنە چوری بەرزە چوری کەمە هەر چۆنێک بێ بۆ نمونە لە حاڵەتێکە ئەگەر زانی هەستی کرد لە فەحسەکەیدا چوری بەرزە پێویستە ئاگای لە سیحەتی خۆی بێتر بە عیلاج بێ بە ڕاضە بێ بە خواردنی ڕۆکی بێ تەنزیمی ئەو چوری خوێنی بکات. سپاس باوکارم چمە بۆ ئامادەکردنی ڕاپرسیەکە کاک دکتۆڕ سەرنجی چی بوو لەسەر وەڵامی هاوڵاتیان بێگومان ئەگەر بە گشتی قسە لەسەر زانیاری خەڵکین لەسەر جەڵەی مێشک طبعا ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی و نەخۆشانە بینەوە ڕوبەڕووی کەسوکاری نەخۆشە بینەوە زانیاری خەڵک لە ئاستێکی زۆر کەمە ینی تۆ ڕەنگە ڕێی چەند کەسێک دۆرگرتوێ بەڵام ئێمە ڕۆژانە چەندین کەسە بینین لەسەرم زانیاریەکان کەمن هەندێکان ئەوانەشی کە زانیاریان هەیە زۆر جار زانیاری بەدحاڵی بوونە کە زۆرجار گرفت بووە ئێمەش درێژەکە بەڕاستی لەبەرەوە ئەرکی ئێمە ئێوە هەموو ئەو کەسانە و ئەرکی خەڵکیش بەڕاستی تۆ ئەبێتر خەڵکیش خۆی کەمێکی لاکاوەوەی کە ئاستی زانیاریەکانی بەرزکاتەوە لەبەرەوە منە بینیم لە نەوە تویەکەوە بەرنامەجی زانستی لە تەلەڤیزۆنەکانە بەرەنجی توپی لە تەلەڤیزۆنەکانەوە بە بەردەوامی پێشکەش کراوە بەڵام نەیتوانی و ئاستی زانیاری خەڵک بەرزکاتەوە کامە خەلەلێکە کابێت چ ئێوە چ ئێمە چ خەڵک با بڵێن ڕڤیوکەینە پێ بچینە بۆچی واهەیە بەڕاستی ئایا پەروەردەیە کێشەکە کوێ ئەبێ زانیاریانە گرنگە چکۆکو پێم وتی خاستن لەم بابەتی من و تۆ کە باسمان کرد زانیاری بە کات زانیاری بە توشبوون زانیاری بە نیشانەکانی چکە تۆ بە نیشانەکانی نەزانی ناشی ناسیتەوە کە نەدناسیەوە دوا ئەکەوی لە گەیاندنیوە نەخۆشخانە لەبەرەوە زانیاری گرنگە بێگومان قەڵەوی کاریگەری هەیە باسمان کرد ئەوەی کە خەڵک باسیەکە خواردنی تەندروست کاریگەریکی زۆر باشیە بۆ کەمبوونەوە بە توشبوون بە جەڵدەی مێشک بێگومان خواردنی تەندروست بریتە لە بۆ خەڵکیەک گشتی میوە و سەوزەکان خواردنی تەندروستن بێگومان بەڵام زیاتر خواردنی تەندروست هەندێک جارێ ماتوانین کەسی بکەین ینی پرسنەڵایزی بکەین مەسەگە تۆ شەکرت نییە خواردنی تەندروست بۆ تۆ شتێکی کە وەگلەوەی کە شەکری هەیە کە زەختی هەیە کە چاوری هەیە کە ئەوەی هەیە بێگومان بەنسبەت پشکنینیشەوە پشکنین بۆ کەسێک کە چۆتە سەر و 45 ساڵ کارێکی گرنگە بەڵام نەکو ئەوەی کە لە ناو خەڵکا باوە پێڵەن فەحسی عام و یەن یەک کۆڵ فەحسەکەن ئەمانە پێدوابێ هەموو 6 مانگ و هەموو 7 مانگ هۆشتی وانە مەسەلەن ئاگاداری کۆمەڵێ حاڵەت بین لەوەی کە نیشانەی نەخۆشی شەکرەتیە میسکردنی درەنگ وەختی شەوە زۆر ئەوانەیە دەم و شک بوونە نازام چیە ناو بەناو فەحسی شەکرە فەحسی چاوریەکان گرتنی بەرزە فشاری خوێنەمانە بەس نەک بەدە ئەندازەیەکە چکێم ئەم نمونەیەشمان دیوە ببێ بە جۆرێک لە خولیا و چی پێڵن وەسوەسەی سەریە و کەسە جۆرێک لە دەرون پشەوی بۆ دروستکە هەموو دقێ جیازێکی زەخت بێن و هەموو دقێ فەحس بکە و ئەمەش شتێکی باش نییە ئەوەنی بەمەوە خەریکین با شتە باشەکان لە وەرزشکردن لە خواردنی تەندروست لە جاروباریش پشکنین باشە بۆ ئەوەی کە بزانی چیەک لەوە هۆکارە مەترسیدارانەتەیە بەڵێ کاک دکتۆر ئێمە کۆمەڵێک پرسیارمان بۆاتەوە دەربارەی جەڵدەی مێشک هەوڵەدەین بتوانین وەڵامی بینەوە هەیەک لە پرسیارەکان دەڵێ کەی دەتوانرێت نەشتەرگەری ئەنجام بدرێت بۆ جەڵدەی مێشک جەڵدەی مێشک وەکو پێم وتی ئەگەر بێت و جۆری جیرانی بۆریەکە بێتە داخلی قەستاری ئێستا لە وڵاتانی دنیا زۆر برەوی هەیە و زۆر شتێکی باشە نەک عەمەلیات بەڵام هەندێک جار بۆ کەمکردنەوەی ئەو ئاوساوی کە لە بەهۆی جەڵدەی مێشکەوە ڕوایە ئێمە با بڵێن هەڵبژاردەی نەشتەرگەریمان هەیە بۆ کەسانە ئەوەیش ئەوەیە کاسەی سەری هەڵەگرین بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ ئەوەی ئەو ئاوسانەی کە باسمان کرد نەگەڕێتەوە بۆ خەلایەکانی ناوە بۆ خانەکانی ناوە بگەڕێتە دەرەوە تا کاتی دامرکێتەوە و کاسەی سەرەکە داپۆشینەوە ئەمما بۆ هەندێک جۆری جەڵدەمان هەیە وەکو بەربوونی خوێن بەربوون لەم جۆریانە باڵێ هەندێک جار پێویستەکە لە ڕێگەی نەشتەرگەریەوە بمانەوێت ئەو خوێنە ڕاکێشینەوە و نهێڵین ئین ببێ بەڵێ کاک دکتۆر یەکێکی تر لە پرسیارەکان دەڵێ ئەگەر کەسێک دەمارێکی مێشکی نەزیف بوو بێ دەکرێت کارەکەی جەڵدە بێ بێگوان نەزیفی پێم جۆرێک لە جەڵدەی مێشک بریتە لە نەزیف ئەگەر بگەڕێنە سەر پێناسە ئەوڵێکەی جەڵدەی مێشک بریتە لە وەستانی
وەزیفەیەک یاخود جوڵەیەک یا فەرمانێک لە فەرمانەکانی جەستەی مرۆڤ لە کاتێکی کتوپڕە بەهۆی گرفتی خوێنبەرەکانی مێشکەوە. جا ئەو گرفتە بریتی بێ لە خوێنبەر بوون یا بریتی بێ لە بۆری جیران هەمان بەڵێ کاک دکتۆر یەکێکی تر دەڵێت بۆچی منداڵ تووشی جەڵدە دەبێت لە کاتێکان نەچەوری خەو نە کاریگەری ژنگەش هۆکاری توشبوون بە مناڵان بە جەڵدەی مێشکەوە زۆر جیاوازە لە کەسی گەورە هەندێک هۆکاری وراسی کاریگەری گەورەی هەیە یەکێ لە هۆکارە هەرە گرنگەکان بریتە لە نەخۆشیەکانی دڵ واتە ئەو نەخۆشیە دڵانی کە پیانەتە کۆنجنیتال هارت دیزیز واتە نەخۆشی دڵی زگماک کە لە مناڵە هەیە ئەمە کارێک دەکات کە تووشی جەڵدەی مێشکی بکە لەگەڵ وەکو پێم وتی هۆکاری وراسی هەندێک نەخۆشی دیاریکراو هەیە کە ڕەنگە ناوەکانیان زانستی بێ و زۆر گرنگ نەبێ بۆ بینەران لەبەرەوە هۆکارەکانی وراسی لەگەڵ نەخۆشیەکانی جەڵدەی مێشک کاریگەری گرنگی هەیە لە مناڵانە. بەڵێ کاک دکتۆر کۆتا پرسیار دەڵێت بۆچی زۆر جار جەڵتە لە بەیانیاندا ڕوو ئەدات؟ ڕوودانی جەڵدە لە بەیانیانە تەمان هەمیشە لە بەیانیانە ڕووناندا بەڵام کێشەیەکی لە بەیانیانە بریتێ لە گرمۆڵەبوونی خەپلەکانی خوێن لە بەیانیانە ئەوەی کە پێڵین پلیتلێت کە کارێکەکە خوێنمەین لەو شوێنەیە ڕووبە بۆیە چ جەڵدەی مێشک هەندێک جار لەبەرە بەیانە ڕۆیە چکە بەپێ ئەو سایکڵە ئەو بایۆلۆجیک کلۆکەیە با بڵێن ساعتە بایۆلۆجی لە لەشی من و تۆ هەیە ئەو فەرمانەی کە لە خەپلە خوێنەکان عادەتەن لەبەرە بەیانە چانسی گرمۆڵەبوونیان زیاترە و ببنەهۆی دروستبوونی خوێنگیرە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر زانە عەبدوڕەحمان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمەر زۆر سپاس دکتۆر سپاس بۆ کاتێک کە بێمەت بەخشی ئازیزانم وەک هەمیشە دەتوانن لەسەر تەوەری داهاتووی بەرنامەکەمان پرسیارەکانتان بۆ ئێمە بنێرن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لا پێیجی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ هیوایە کە توانی بێتمان وەڵامی هەموو پرسیارەکانی ئێوەمان دابێتەوە. لەوانەیە وێنەی ئەوەت نەکرد بێ کاتێک کەسێک تووشی جەڵدەی مێشک دەبێت چی لەشیدا ڕوو دەدات بۆ ئەوی بزانین میکانیزمی دروستبوونی جەڵدەی مێشک چیە بینەری ئەم ڤیدیۆ ئەنیمێشنە دەبین کە هاوکارم ڕاستی بۆی ئامادە کردوین. جەڵتەی مێشک کاتێک ڕوودەدات کە خوێن نەچێت بۆ بەشێک لە مێشک. دوای چەند خولەکێکی کەم خانە برسیەکانی مێشک دەمرن. مێشک لە ڕێگەی جووتێک خوێنبەری سەرەکیەوە خوێنی بۆ دابین کراوە کە بەنێو مێشکدا لە قوپۆیان بڵاوبۆتەوە. ئەم خوێنبەرانە شەکر و ئۆکسجین و خۆراکی بەردەوام دابین دەکەن بۆ خانەکانی مێشک کە پێویستن بۆ کارەکانیان. لە کاتی ڕوودانی جەڵتەی خوێنبەربوونی مێشک خوێنبەربوونەکە ڕێڕەوی ئاسایی خوێن تێک دەدات. کاتێک مۆلولەیەکی خوێن دەتەقێت ڕاستەوخۆ خوێنەکە فڕێ دەداتە ناو مێشک. خوێنبەربوون و دابین نەکردنی خوێن پێی دەگوترێت ئیسکیمیا کە شانەکانی مێشک لە ناو دەبن. کاتێک خاڵێکی لاواز لە مولولەکانی خوێن کە پێی دەوترێت ئەنیۆریزم دەتەقێت. خوێن ئەو بۆشاییە تەسکی نێوان مێشک و کاسەی سەر پڕ دەکات. ئەو پەستانە زۆرەی خوێنەکە زیانێکی زۆر دەگەێنێت بە مێشک. چارەسەری پێویست بۆ جەڵتەی خوێنبەربوونی مێشک لەوانەیە نەشتەرگەری بێت بۆ چاکردنەوەی مولولەی تەقی و یان کەمکردنەوەی پەستانی خوێنەکە بێت لەسەر مێشک یاخود پێویستی بە دەرمان بێت بۆ گێڕانەوەی خوێنەکە بۆ ڕێڕەوی ئاسایی خۆی. هەمیشە باس لەوە دەکەن کە میوە و خۆراکی دروست گرنگن بۆی بە تەندروستی بمێنینەوە بۆ ئەمڕۆ ئەو میوانەتان پێدەناسێنن کە گرنگن بۆ خۆپاراستن لە تووشبوون بە جەڵدەی مێشک فەرموون بینەری بن.
کاتێک گومانی ئەوە دەکەی نیشانەکانی جەڵدەی دەماختەدا دەرکەوتووە پێویست بەوێ پشکنین بکەی با بزانین ئەو ئامێرانە کە بەکار دێنێ بۆ پشکنین چین چۆن کار دەکەن و لە چی پێکاتون بۆ ئەوی زانیاری زیاتر وەربگرین بینەری ئەم بڕگەیە بن. لە بڕگەی ئەمڕۆمدا باس لە ئامێری سیتی سکانەکەن. ئەم ئامێرە بەکارەهێنرێت بۆ وەرگرتنی وێنەی ئەندامەکانی ناولەشمان بە شێوەی سێ دووری و بۆ ئەم مەبەستە هاتوومەتە نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی و تیمی سیتی سکان لەم نەخۆشخانەیە دکتۆر بەختیار تاڵەبانی هاوکارمان ئەبێت و ڕوونکردنەوەی زیاترمان پێیاد لەسەر ئەم تیشکە چۆن ئەکرێت بۆچی ئەکرێت لە چی کاتێکە ئەنجامەدرێت ئەمانە و زیاتریش بەڵام پێش ئەمە با پێکۆبینەری ئەم ڕاپۆرتە بین کە لەسەر مێژووی سەرهەڵدانی ئەم ئامێرە و ئەم چارەسەرە بۆمان ئامادەکردون فەرمون با پێکۆبینەری بین. مێژووی ئامێری سیتی سکان مێژووی تیشکی X کە وێنەکان لەلایەن کۆمپیوتەرەوە لێکدانەوەی بۆ بکرێت دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 و پەیوەستە لەگەڵ بیردۆستە بیرکاریەکەی تیشکی ڕادۆن. دواتر و لە تشینی یەکەمی ساڵی 1963دا پزیشکێکی ئەمریکی بە ناوی ئۆلدن درۆف توانی وێنەی تیشکی بگرێت بۆ ئەندامەکانی ناوەوەی لەشی نەخۆشێک و بە بیرۆکەیەک کە تیشکێکی زۆری ڕەوانە دەکرد بە لەشی نەخۆشەکەدا. دواتریش ئەم بیرۆکەیە گەشەی پێدراو لە ساڵی 1972دا یەکەم ئامێری وێنەی تیشکی سیتی سکان خرایە بازارەوە. سیتی سکان لە دوای ساڵانی 2007ەوە زۆر گەشەی پێدراوە و بە پێی سەرژمێریەک لە ساڵی 2015 لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کراوە. لەو ساڵەدا 72 ملیۆن سیتی سکان ئەنجام درراوە. سڵاو کاک دکتۆر ئەم کاتەوە باش ماندوو نەبی بژی سواس. ئامێری سیتی سکان چییە؟ باسێکی ئامێرەکەم بۆ بکە و چۆن کارەکە؟ سیتی سکان کە لە وشەکە لە کۆمپیوتر تۆمۆگرافی هاتووە دیارە ئەم جیهازە جیهازێکە کە دروست کراوە دیارە لە دوای هەفتاکانەوە زیاتر بەرەو پێشووە و لە هەشتاکانەوە فراوان بووە و ئەتوانین بڵێن لە دوای نەوەتەکانەوە کەوتۆتە وڵاتی خۆمان. کۆمپیوتر تۆمۆگرافی لە ناوەکی خۆیەوە واتە ئەشعەیە بەڵام ئەشعەیەکی کۆمپیوتەریە واتە ئەم جیهازەی کە ئێمە لە بەردەستمانایە ئەمە تیشکە لە جیاتی ئەوەی کە تیشکێکی عادی بێت تەنها یەک وێنە بگرێت هاتوونە بە نظامێکی کۆمپیوتەری لە دەیان و لە سەدان شوێنەوە تیشکی لێ دەرەچێت بەڵام لە دەیان و لە سەدان شوێنیشەوە تیشکەکە وەردەگیرێت و لە ئەنجامە بە بەرمەجەیەک و بە شێوازێکی کۆمپیوتەری هەموو ئەو تیشکانە کۆ دەکرێتەوە و دەکرێت بە شێوەی نظامی ئەلکترۆنیات بە شێوەی نظامی کۆمپیوتەری و لە ڕێی کۆمپیوتەرەوە دەخوێنرێتەوە کەواتە دەتوانین بە کورتی بڵێن کۆمسیتی بریتە لە جیهازی ئەشیعە بەڵام جیهازێکی کۆمپیوتەری کە لە جیاتیەوە یەک جۆر تیشک بگرێت بە دەیان جۆر دەیگرێت و بەرمەجەی دەکات لە ڕێی کۆمپیوتەرەوە دەخوێنرێتەوە. دەستخۆش. ئەو کەسانە کێن یاخود ئەو حاڵەتانە چین کە پێویستە سیتی سکانیان بۆ بەکاربێت؟ دیارە ئێمە وەکو باسم کرد ئەشعەی عادی جاران دەمانگرت تەنها یەک دیوی دەگرت کاتێک کە من تیشکی جەنابەت دەگرم یان تیشکی من دەگیرێت تەنها یەک دیو دەگرێت کە دەزانرێت تا ڕادەیەک کۆڵی ئسقانەکە کاریگەری هەبووە لەسەر یان نا شکاوە یان نا لەجێ چووە یان نا بەڵام عولەمایان بیریان لەوە کردەوە ناکرێت ئێمە تەنها ئیش لەسەر ئسقانەکە بکەین ئەی ماسوولکەکە ئەی بەستەرەکان ئەی ئەندامەکانی ناوە کە جاران بە هیچ شێوەیەک نەدەبینرا هاتن ئەم جیهازە کۆمپیوتەریان دانا کەواتە هەر ئەندامێک کە قوڵە و هەر ئەندامێک کە لە ناو لاشەی مرۆڤایە لە تەوقی سەرەوە هەتاوەکو پەنجەی پێ کە ماسوولکەیە کە بەستەرە خوێنبەرە خوێنهێنەرە و ئەندامێکی با بڵێن ناوسکە ئەتر لە جگەر لە سپڵ لە پەنکریاس هەر یەکێک لەو نەخۆشیانە کە کێشەی هەیە ناڕەحەتیەکە بێ بێتاقەتیەکێ بێ جا چ جای ئەوەی کە گرێ بێت و یاخود ئیلتیهابات بێ و یاخود ئسقانێک بێ و لە جێ چوو بێت و یاخود ئەندامێک بێت کە مادەیەکی قوت دابێت مثل منداڵێک کەشتێکی قوت دابێت لە ڕێی ئەم جیهازە کۆمپیوتەرەوە کەواتە ئەتوانین بە کورتەکەی بڵین بۆ زۆرێک لە ئەندامەکانی لاشەی مرۆڤ کۆمپیوتەر تۆمۆگرافی و یاخود سیتی بەکاردێت. کەسێک کە سیتی سکانی بۆ ئەکرێت پێشەوە پێویستە چۆن ئامادە بکرێت؟ سیتی سکان بە حکمەوەی کە وتمان تیشکە بۆی بینەرانی ئازیزش ئاگادار بن تیشکە ڕادێشنی هەیە واتە خوتوڕەتی هەیە بۆیە خاڵی یەکەم زۆر گرنگ و مهمە دەبێت تاکیدکەینەوە کە ئەو خوشکە بەڕێزەمان کە دێت سۆنەری بۆ ئەشعەی بۆ دەگرین دەبێت حەملی نەبێت واتە ئافرەتێک بێت دەبێت دووگیان نەبێت چونکە ئەگەر دووگیان بێت و ئەشعەی تەنووری و یاخود زۆر جا کوردەواری خۆمان پێی دەڵێن تەنووریەکەش لەم ناوە هاتووە کە شکڵی لە تەنورە و نەخۆشەکەی پیا دەکەن و دەڕۆن لەبرۆ هەر لە ناو پیرەمنی جوباجافتا بۆ جۆرە بڵاوبەتۆ کە تەنووری بەڵام خۆی ئەشعەی مەقتەعیە کە بە زمان عەرەبیەکەی و یاخود کۆمپیوتەر تۆمۆگرافی بۆیە خاڵ یەکەم زۆر گرنگە ئەو نەخۆشە کە دووگیان نەبێت ئەمە یەکەم دووەم زۆر گرنگە ئەو نەخۆشە ئەگەر ئێمە هەندێک لە تیشکەکان
دەرمانی لەگەڵا دەین بۆیە ئەو دەرمانە ئەچێتە لەڕێی دەمارەکان دەشتە ناو لاشەی مرۆڤەوە تا چی لە گورچیلەکانەکە بۆی خاڵێکی تر دەبێت ئەو نەخۆشە کە دەرمانی دەدەینێت دەبێت گورچیلەی عجز نەبێت گورچیلەی لاواز نەبێت و گورچیلەی بە جوانی و مەزبوطیش بکات سێم شت دەبێت ئەو نەخۆشە کەم تا زۆر ئامادەسازیشی کردبێت یعنی ئامادەسازی بۆ نمونە نەخۆشەکە غازاتی نەبێت نەخۆشەکە جاری وایە هەندێک جار پێویستەکە خواردنی نەخوارد بێت هەندێک جار پێویستەکات ئاوی زۆر خوارد بێت هەندێک جار پێویستەکات کە بۆ نسیەکانی پاو بێتەوە پێشتر بە چەند ڕۆژێک جگەرەی نەخوارد بێتەوە ئامادەسازیکی بۆ دەکەین کە دەکرێت دوای ستافەکانی زیاتر بۆتان باس بکەن و پاشان بە جۆرەی نەخۆشیەکە چکە ئەگەر ئەم جیازی کە دەیبینین ئەوە نییە نەخۆشەکە بکەین بە ناوی و دەریکەین و ئیتر لە تەوقی سەریەوە تا پەنجەی پێ فەحس بکەین زۆر جار بەداخەوە نەخۆش فریوامانە کاکتۆ گیانتخوا ئەرێ قاچم چۆنە جاجار ئەژنۆشم ئێشێ جاجار پچیشم وە کۆڵە پلەداد نا ئەمە بە جۆری فەحسەکەیە ئەم جیازە کە دەکرێتە ناوە پەیامی ئەدرێتێت ئیعازی دەرێتێت لێرە و لە جیاز و بە کۆمپیوتەر پێی دەڵێ سەرم بۆ بکە نەخێر بۆ جیوب نەخێر بۆ گوێچکە نەخێر بۆ سنگ نەخێر بۆ ناوسک نەخێر بۆ سمت واتە بە جۆرەی ئەو بەرمەجەیە چونکە بینەران دەبێ بزانن هەتاوەکو تۆ فەحسەکان زیاتر بکەیت تیشکی زیاتر بەرەکەوێت لەبەرەوە ئێمە زۆر جار حەزەت دەکەین لە تیشکدان بە نەخۆشەکە بە جۆری پێویست فەحسەکەی بۆ دەکەین بە جۆری پێویست ئامادەکاری بۆ دەکەین فاسی سیتی سکان لە هەفتەیەکە چەند جار ئەکرێت بۆ کەسێک ئەنجام بدرێت یاخو لە ساڵێکە چەند جار ئەکرێت بۆ کەسێک ئەنجام بدرێت پرسیارێکی زۆر جوانە بە جۆری شوێنەکە فەرقەکات ئەمە احتیمال ئەگەر ئەشعەیەکی سیتی بۆ سەری نەخۆشێک بگرین لەبەرەوەی تیشکەکەی کەمە و چەند سلایدێکە و چەند ئیمەیجێکی کەمە چەند وێنەیەکی کەمە لەبەرەوە گەر لە ساڵێکە چەند جارێکش بۆ ئەشعەی باونە سیتیسکان بۆ مێشکی بگرێ زۆر ئاساییە بەڵام ئەشعەیەکی تەنووری بۆ سنگ و بۆ ناوسک کە لەوا چێ بە نزیکەی 350 بۆ 400 هەندێک لەسەر چاوەڵن ڕەنگە بەقەت 500 ئەشعەی عادی تیشکی بەرکەوێ لەبەرەوە ئەو وەختە تۆ دەبێت حەزەر بکەیت ئەوە جیایە گەر شێرپەنجەیەکی هەبێت دوور بێت یان نەخۆشیێکی ترسناکی هەبێت کە ڕەنگە زۆر جار مانگە دوو مانگ جارێکش پێویست بکات دووبارێکیتەوە بەڵام بۆ نەخۆشیەکی ئاسایی کە ضرورەتێکی وا نەبێت و بەدیلی هەبێت بکرێت بە سۆنەر بکرێت بە ڕەنینی مۆغناتیزی بکرێت بە سۆنەری ملەوەن دەردەکەی و کۆڵی نەخۆشیەکەی چارەسەر بکەیت و نەخۆشیەکەی بدۆزیتەوە زۆر جار ناچین بۆ ئەشعەی تەنووری بۆیە ساڵانە جارێک یان دوو جار بکرێت پێم وانی زۆر باسیوانمان کرد بۆ کێ بەکارێت گرنگترین ئەو زیانە لاوەشیانەی کە تووشی کەسێکە بێت لە ئەنجامی بەکارهێنانی سیتیسکان لەسەری ئەو زیانە لاوەشیانە چین سیتیسکان بە حکمەوەی کە وتمان تیشکە ئەگەر ئافرەتێکی دووگیان بەکاریە نابێت و بە نەزانین ڕەنگە بێتە هۆی لەبارچوون ڕەنگەوە لە داهاتووە کاریگەریەک لەسەر مناڵەکە دروست کات و هەندێک تەشەوهاتی خوڵقی و یاخود کۆنجنتەڵە بنەڕەتی هەندێک ناڕێکی بۆ منداڵەکە دروستکامی چێ لە حاڵەتەکانە حاڵەتێکی تر بە حکمەوەی ئەم جیهازە کە فەحسەکەی پێ دەکەین زۆر جار دەرمان دەدەین بە نەخۆشەکان نەخۆشی وە هەیە حساسیەتی هەیە بەو دەرمانە لەوە چێ ببێ بە لیر و ببێ بە گرێ و ببێ بە سووربوونەوە ببێ تااقەتی و هەندی حاڵەتی زۆر کەمیشمان هەیە کە ئەشێت ئەم دەرمانە زۆر کاریگەری لەسەر دروست کات هەر تەنها حساسیتنا بێتە هۆی مردن کە ئەوە خۆشبەختانە لە وڵاتی خۆمان زۆر کەمە و لە جیهانیشە زۆر کەمە بەڵام وەکی تر لاوەکیەکی وای نییە کە مەگەر لاوەکیەکی درێژخایەن یعنی مەترسیەکی درێژخایەنی هەبێت کە نەخۆشێک بە کەیفی خۆی و هەر جارێ زەوقی لێ بۆ تیشکێ بۆ خۆی بگرێت ئەشێت دوای 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ کاریگەری لەسەر دروستکە و کاریگەری لەسەر کرۆمۆسۆم و لەسەر خانەکانی بکات دەست خۆشحاوی زۆر سپاس لە پاشەوەی زانیاری مامەگرێت لەسەر ئامێری سیتیسکان بە شێوەیەکی نەزەری ئێستاناش بە شێوەیەکی کردداری یعنە بەشی کۆمپیوتەر کە چۆن ئەم شیکاریە ڕوونەکرێتەوەوانێ و لە پاش ئەمە ئەنێرێتە لای پزیشکی پسپۆرت فەرمو با پێکەوە بزانێکین چۆن ئەکرێت ئەم ئەشیانە ئێستادا نەخۆشێکمان هەیە کە جەڵدەی مێشکی هەیە و حاضر ئەکرێت و تیشکی سێدووری سیتیسکانی بۆ ئەنجامەدرێت فەرمون با پێکەوە بینەریین سڵاو خاتون ئەم کاتە باش بژی سوپاس کاتێک کەسێکە سیتیسکانی بۆ ئەنجامەدرێت بە تایبەتی جەڵدەی مێشک ڕاستەوە خۆ پێویستە چی بۆ بکرێت و چۆن ئامادەیەکەن و لای خۆتان چۆن داتاکان ستۆرەکەن ئەگەر نەخۆشەکە بێ ئەبێ ئەو گوارە و ملوانکەی هەمووی لەسەر لابەری ئەو مادە ئاسنانە ئەبێ لای بە ئەگەر پیاویش بێ پێویست ناکات هیچی پێوە نییە لە بەروی سەریان هیچی پێوە نییە بۆ دانیش ئەوە کێشەمان نییە ئەجا کە هاتە ژوورەوە ئێمە ناوەکانیان بۆ داخڵەکەی لێرە هەموو نەخۆشێک ئایدیایەکی خۆی هەیە کە ناوەکەیمان داخڵکەین لەوێش حازری ئەەکەین ئەجا لێرە دەستەکەین بەو شتانەی کە پێویستە بۆی بکرێت ئەمە لێرە ئایدیاکەیەتی ئەمە ئایدیای نەخۆشە ئەمە ناوەکەیەتی لێرە ئەمە سکسەکەی نووسی واتە مێیان نێرە ئەیجەکەی واتە تەمەنەکەیەتی لێرەش دیاری ئەەکەین کە چی پێویستە ئێستا ئەمە نەخۆشە بۆ سەری هاتووە
گومانەکرێ جەڵدە بێ. ئەم زانیاریانە لە پاشەمە ئەنەرێتەوە بە لای پزیشکی پسپۆر. بەڵێ باشە. ئێوە ئەتوانن لێرەوە ئاز بن بە نەخۆشەکان؟ بەڵێ لێرە قسە لەگەڵەکەی. باشە ئێمە بۆچی هاتینە دەرەوە ینی بۆچی پێویستەکە ئێمە لە دەروی ئەو ژوورە بین بۆ ناتوانین لەو ژوورە بین لە کاتێکا سیتیسکان بەکارێت. سیتیسکان تیشکێکی زۆر زۆری هەیە یەک تیشکی سیتیسکان بەقەدەر 150 ئەشیاء احتیاجیە. کەواتە زیانمان پێبەخشێت. بەڵێ زۆر زۆریش ئەرۆڵە. لە کاتێکە ئەوتی پشکنی ناکرێت کەس هەیە لە ژوورەوە وەکو ئەوەی کە یارمەتی نەخۆشەکە بات هیچ پزیشکێک هیچ جاری دەدەری پزیشکێک لە ژوورەوە هەیە ئەتوانێت لە ئەگەر حاڵەتەکەی زۆر زەرور بێ یەکێکمان لەگەڵی ئەچینە ژوورەوە یان ئێمە یان مرافقی نەخۆشەکە بەڵام ئەگەر پێویست نەکات نەوەڵڵا کەس ناچێتە ژوورەوە. ئەو نەخۆشی کە لە ژوورەوەیە ئێستا حازرە بۆ ئەوەی کە تیشکەکەی بەرکوێت و وێنەکانی ئەنجام بۆ بژیرێت و وێنەکانی بۆ ئەنجام بدرێت. کامی حازرم. فەرموو بینەری بین. ئەم تیشکەکە لە پێویستە بدرێت لە کەلەی سەری بەشەکانی لەشی کەی ینی بۆ ئەندامەکانی جەستەی ئەوانیش تیشکیان بەرەکەوێت. علمی تازە دەری خستووە ئێمە ئەمەی کە ئەیکەین ئەم شوێنێکی ئێمە تەحدیدەکەین تەنها ئەوە ئەشیعی بەرەکەوێت ئەویتر ئەشیعی بەر ناکەوێت. ئەمە علمی تازە تەحدیدی کردووە ئەم شتە. ئەمانە هەمووی سوودن و بۆ جەستەی ئێمە. بەڵێ سوودیشیان ئەبێ زەرریشیان ئەبێ بەڵام تا سوودەکەی هەبێ بێ گوێ بە زەرەرەکەی نەدەیت. لە پاشەوەی کە نەخۆشەکە تەواو بوو بینیمان ئایا چ شتێکی کەی بۆ ئەوکەنەوانێ؟ ئیشی ئێمە ئێستا لێرانەوە تەواو هەتا ئێرە بەس ماوەتەوە ئەوەی کەوا دکتۆر پێویستی پێێتی ئەشیعەکە بۆی تەبعەکەین و ئەینێرین بۆ دکتۆرەکە ئەگە پێویستی بە راپۆرتیش بوو ئەو کاتە دکتۆری ئیخسائیمان هەیە راپۆرتی بۆ ئەنووسێ. زۆر سپاس دەست خۆش بێمانتون نەبیت بەخێربێن و زۆر سپاس بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی شار کە هاوکارمان بوون هەمیشە تەندروست بن. وەک هەمیشەوە لە بەرگەی دەرمانەکانە دەرمانێکی نوێتان پێدەناسێنین بۆ ئەمڕۆ باس لە ڤۆڵتاری نەکەین با بزانین ئەم دەرمانە چییە پێکاتەکەی چییە و بۆ کێ بەکاردێت و بەکارهێنانی بۆ کێ مەترسیدارە بۆی زانیاری زیاتر بزانن بینەری ئەم ئینفۆیە بن کە هاوکارم ڕاستی ئامادەی کردووە. ئەوەی بڕگە و بابەتەکانی ئەم جارەمان پێشکەشکردن بۆ هیوای سوودێکی باشمان بە ئێوە گەیاند بێت تەندروست و لەش ساخ بن.